الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بۆ دروست بوو لەسەر منداڵێکیان، منداڵی یەکیان گورگ بردی، یەکیان منداڵەکەی کە گورگ بردبووی ئافرەتێکی بەتەمەنتر بوو، ئەزموندارتر بوو، چوو منداڵە ماوەکەی لە باوەش گرت و وتی هی خۆمە. سیناریۆیەکی بە ساز کرد کە داود پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ وەکو حاکم و وەکو دادوەر بڕوای کرد کە ئەو منداڵە هی ئەوە، بڕیاریدا کە منداڵەکەی ئەو ئافرەتە بەتەمەنەکەی و بچووکەکە بەدڵشکاوی بە بڕیاری دادگا ڕازی بوو هاتە دەرەوە. سولەیمان پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ چووە خزمەت باوکی و داوای کرد ئەم بڕیارە پێداچوونەوەی بۆ بکرێ. ئەو حەدیسە لە خزمەت یابووین چوینە سەر وانەکان. سولەیمان پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ بڕیاری دا چەقۆیەکی گەورە بێنن منداڵەکە بکەن بە دوو کەرتەوە، لەبەرەوەی نە ئافرەتە بەتەمەنەکە نە ئافرەتە گەنجەکە هیچیان بەڵگە و شاهیدیان نییە کە ئەو منداڵە هی ئەوان بێ. بۆیە فەرمووی من وام پێ باشە بیکەین بە دوو کەرتی یەکسانەوە، هەر یەکە لەتێکی مەیتەکە بەرنەوە لە شوێنێکا بۆ خۆیان بینێژن، لانی کەم دەچنە سەر گوڵکۆی مردووەکەیان و دڵیان ئاسوودە دەبێ، با یەکیان بە بەڵگەیەکی پێنیە ئەوان نەکەین. ئالەو کاتەدا چەقۆ گەورەکەی هێناو لەسەر سەری مناڵەکە داینە، ئەویش ئەوەندە بەڕاستی کارەکەی کرد هەردوو ئافرەتەکە بڕوان وابوو کە دەیکا بە دوو کەرتەوە. ئالەو کاتەدا سولەیمان پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێت دەڕوانێتە هەردووکیان. ئەوەی کە منداڵەکەی یەکەم جار بە باوەشەوە بوو دەیگوت هی منە هیچ بەلایەوە گرنگ نەبوو، هیچ مویەک لە لەشی نەجوڵە. ئەوەی سوغڕاکە ئەوەی بچووکە کە منداڵات دایکەکە ڕاستەقینەکەی منداڵەکە بوو هاواری کرد، وتی لا لە ڕیواتێکە وەیەرحەموکە الله، لە ڕیواتێکە لا ئەبێ بوەستێ لەسەری یەرحەموکە الله، وتی لا تفعل لە ڕیواتێکە، وتی نەکەی بە قوربانە بم ئامان من درۆوەکەم ئەو منداڵە هی ئەو ژنەیە لێی گەڕەبی دەبەو. سولەیمان یەکسەر فەرمووی نە ئەم منداڵە هی تۆیە. ئەوەی تریانم سیر کرد هەر جوڵەیەک ناکە، بەڵام تۆ دایکی ڕاستەقینەی چاو لێ چۆن هاوارت لێ بەرز بووە. دوێنە چەند دەرسێکمان لە خزمەت ئەو فەرمودانە باس کرد. هەر فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەخوێندرێتەوە، ئەم ئیسلامەتی ئەوە نییە تۆ ئاەتێک بخوێنیەوە و معنای بکەی و بڕێ بۆ سەر ئاەتێشکە، حەدیثێک بخوێنیەوە و بڕێ بۆ سەر حەدیثێکچکە، ئەبێ لە سەریان بوەستین. خۆشەویستان، ئێمە زنجیرە باسەکەمان بە ناونیشانی بڕوانە ئەم حەدیثێکی ئێستا تۆ بۆت خوێندرایەوە و فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چەند شوێنی بوخاریدا بە چەند ڕیواەتی جیاوازاتووە، بۆ ئەمڕۆی تۆ چ دەرسێکی لێ وەردەگری بۆ ئەمڕۆ. لە بەشی دووەمی ئەو دەرسانەدا دەڵێن دەرسی یەکەم شتێکمان باس کرد کە ئاگاد لە گورگەکانی ئەم زەمانە بێ. لە حەدیثەکە فەرمووی گورگێک منداڵەکەی برد. ئەمڕۆ گورگە کێویەکان نەماون، ئەمڕۆ گورگەکان دێن منداڵەکانمان دەبەن. جا دوو جۆرە دزی منداڵ هەیە، یەکیان هاوڕێی خراپە، بەڕاستی ئەوەی هاوڕێ کاریگەری لەسەر منداڵەکانمان هەیە، خودی دایک و باوک ئەمڕۆ نەیماوە. ئەو هاوڕێ خراپەش دوو جۆرن، جۆرێکیان بێدینن، بێ ئەخلاق نین لە ڕووی ئەخلاقیەوە، بەڵام فکریان سەقەتە، ئەوەی لە مێشکایەتی بەرامبەر بەخوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕاستی وێرانە. یعنی پێی خۆشە بڵێ تۆ نەوەی مەیمون و مارکسی، بەڵام پێی خۆش نییە بڵێ وەڵا نەوەی موسڵمان و ئیسلامی. ئەتر ئەمە ئەگە لەگەڵ یا تێکەڵاو بوو وا وردە بەخوا لە نوێژەکانیشی دەکا. ئیتر ئەگەر نایبا بۆ عەرەخانە، نایبا بۆ شوێنی خراپ، حەقی ئەخلاقەکەی نییە، بەڵام دینی لەناو دەبا. کەواتە خۆزگەت بەوەی کە کاتی خۆی منداڵەکەی گورگی ڕاستەقینە خواردوێتی، پادا شتێکت هەبوو لای خۆ منداڵەکەش بێتاوان دەڕۆی. ئەمە بێدینی کرد و بێژینی کرد. دووەمیان ڕەفیقی خراپە کە حەقی دینی نییە، فکری نییە، ئێرەی بەتاڵە، هەر هیچی نییە، بەس ڕەوشتی خراپە. ڕەوشتە خراپەکانیش دوانن. فەرعیەکەمیان ئەخلاقیاتی خراپە، هەر خەریکی دەوری مەکتەبی کچان و سایتی خراپ و شتە ناشەرعیەکان کە ئینسان لە ڕووی ناباسییان کا و ناویان بێنێ. ئەگە منداڵەکە لەگەڵەوە تێکەڵاو بوو دزی، ئێتر تازە دەچێتە سەر ئەو منهەجە، وەختێ بەخۆی ئەزانێ بە ئاگادێتەوە لە هەموو شتێک بووە. دووەمیان ئەخلاقی خراپ لە ڕووی جنسیەوە نا، لە ڕووی جگەرە کێشانەوە تا نێرگە لە کێشان تا دەگاتە مەوادی مخەدەر و هۆشبەر. ئەگەر لێ بە ڕەفیقەکەت هاتوچۆی هەر کەسێک کرد قوڵتەقوڵتی نێرگەلەی هات بۆ خوا پێت دەڵێن بە عەمەل نایە.
بەخوا کە فێری نێرگەلە کێشان بوو فێری تریاک کێشانیش دەبێت سەری لەوەشەوە دەرەچێت فێری قومارخانە و ئەو شوێنە خراپانەی کە بەداخەوە حکومەتی شکاراسانیان بۆ دەکات لە زیاتی داهانخا برەویان پێدەدا بۆی بێهۆش و بێ مەبدەئیان کە ئەو گەنجانە و ئاگان لە وڵاتە نەبێ ئەوەش زۆر کارەساتێکی گەورەیە کەواتە ئاگان لە گورگەکانی ئەم زەمانە بێ منداڵەکە نەبن یەک هاوڕێی خراپ دوو هاوڕەیەکە جسمی نییە هاوڕێ خراپەکە ڕەن بێ ئەگەر شەو منداڵەکەت هاتەوە 3-4 سعاتێک 10 سعاتێک لە ماڵەوە بمێنێتەوە لێی دوور بێ ئەم هاوڕێیان زۆر مەترسیدارتریشە کە سایتەکانی ئەنتەرنێتن ئەنتەرنێت دوو بەشە بەشێکی خێر و بەرەکەتە بۆ ئەهلی زانست و زانستخوازان و ئەهلی دین بڕواتکان بێ فێرگەیەکی مسلمانیەتیە مزگەوتێکە و لە جیفانی خۆتایە بەشەکەی تری ئەگەر وریانەبی بە ئاگا بەکاری نەهێنی بەڕاستی لە ناوبەرە لە هەموو شتێکت دەکا وریا منداڵەکەت سایتێکی ئەنتەرنێتی خراپ نەیدزێ چکۆ لە ژووری نووسنەکەشدا لەگەڵ یاتی کە دەرگاکەی داخستووە تۆ زانی خەوتووە ئەو تا بەیانی بەخەبەرە دووەم دەرس پێمان دەڵێ کە سێویستی مافت بخوا مادام تۆ خاوەن حەقی حتا بۆت دەکرێ خەی خەڵک مەگرە ئەها دایکەکە چەند تەمەنی کەم بوو خاوەن ماوە منداڵەکە هی خۆی بوو ئەوەی تر منداڵەکەی بربوو لە باوەشیا بوو ژیرانە نەچوو دەستێکی منداڵەکەی بگرێ وڵا لە قۆڵیەوە دەریدێنە ئەم دەستێکی بگرتەوە ئەو دەستێکی ڕاکێشایە منداڵ دەبوو بە دوو پارچەوە بۆیە زۆر کەسەیە بەهانەت پێدەگرێت دەیەوێت زەرەری خۆی بە تۆ پڕکاتەوە ئەبێ زۆر ژیرانە تەعامل بکەی هەر کارە ساتێک ڕووبدا و زەرەر ناکە مای ئەو نەڕۆیشتۆ هیچی نییە هەمووی زەرەر لە تۆ دەکەوێت باشترین شوێنێک ئەگە دادگای دادپەروەر هەبێ وەکو دوو ئافرەتەکە ژنە بچکۆلەکە دایکی ڕاستەقینەی منداڵەکە وتی بانەت دەست نەدەینە پرچی یەکتر با بچینە خزمەت داوت پێغەمبەر وەکو دادوەریش حەقی ڕاستەقینەی دادگا بدا خەڵک دڵی بە دادوەر خۆش بێت نەڵێ بەخوا برسمە مەحکەم وەڵی هیچ نییە یان لە ئەنگری فڵان کەس و دەوڵەمەند و حیزبی دەکا خەڵک دڵی بە دادوەر خۆش بێت تەرازویەکی عەدالەتی شەرعی پێ بێ حەقی مەزلوم لە زاڵم بکاتەوە دەرسی سێم ڕێزی باوک چاو لێ سولەیمان کە ژنەکان هاتنە دەرەوە بڕیارەکەی باوکی بۆ خوێندرایەوە پێویستی بۆ چووندە هەیە بەڵام نەچوە سەر باوکی لە باوکە گیان تو خوا ئەو فتوایە تۆ داوتە ئاخر تۆ یەکسە دەبێت بڕوا بکەی کە ئەم ژنە ئەم خاونیە منداڵەیە ئەوە بێڕێزیە سەیری کە سولەیمان چەند بە ئەدەبەوە دەچێتە خزمەت باوکی باوە گیان باوی شیرینم تکال لێ دەکەم ئەم بڕیارە دەکرێت بە جۆرێکی سەیریکەین ئەگەتەن لە ڕێزی باوک بێ دەکرێت باوکت بڕیارێکی هەڵەش بدا باوکی شت ئینسانە دەکرێت ئەولادیش قسەی هەبێ باوکی ئاگادار بکاتەوە بەڵام ئاگال لە سنووری حرمەتی باوک بێ ئەبێ ئەو پەڕی بە حرمەت و بە ئەدەبەوە باوە گیان دەتخەمە سەرسرم من حەدم نییە لە ڕووی تۆدا قسە بکەم بەس منیش ئەم بۆچوونەم هەیە جەنابەت چۆن سەیری هەڵسەنگاندن بۆ ئەم بۆچوونەی من دەکەی من ناڵم قەت لە ڕووی باوکدا قسە مەکە بەڵام دەربڕینی شێوازەکە زۆر ئەساسە دەرسی چوارەم باوکی جوان نەزانێ کوڕەکەی بۆی نییە هیچ قسەیە بکە چاو لێ داوت کە حکمی سولەیمان و ئەم حکمەتە دەبینێ ئەڵێ ئای دەستەکانت خۆش بێ کوڕی شیرینم پێوەی ماچ دەکا وەڵڵا قسەکەی تۆ زۆر تەواوە ئەو بڕیارماندا لەسە بڕیارەکەی تۆش گوێ بۆ کوڕەکەت بگرە مەڵێ کوڕم تا من وەستابم تۆ چی تۆ 20 ساڵی کە بەقەدەر من نازانی فێر نابی بڵێ با بۆ گوێت بۆ بگرم ئەگە زانیت بەڕاستی بۆ چوونەکەی تەواوە بە قسەی بکە چەند خۆشە ماڵ لەسەر ئەم پەروەردەیە بنیاد بندرێ ئای چەند خۆشە ئەو باوکو و کوڕانەی ئەو دایک و کچانی وەکو هاوڕێوان بەیەکەوە ناخی دڵی یەک بۆ یەک هەڵدەڕێژن کوڕەکەک یان کچەکە لەگەڵ باوکو دایکی ئەو پەڕی بە ئەدەب دایک و باوکیش ئەو پەڕی سنگ فراوان لێی تووڕە نابێ دەست بە سەریا دێنێ گوێی بۆ دەگرێ تەنانەت زانی بیر و بۆچوونی کوڕەکەی کچەکەی لەو باشترە ئەڵێ وەڵڵا قسەی تۆیە با بچینە سەر قسەی تۆ ئەو پێغەمبەرە پایەبەرزە کە داوودە چۆ سەر قسەی سولەیمانی کوڕی ئەمە ئەم دەرسەی فێرکردین بۆ کۆمەڵگای ئێمە ئەمڕۆ ئەوە زۆر پێویستە بەخوا ماڵ بەوە دەحەسێتەوە شەشەمیان ئیبن حەجەری عەسقەلانی ڕەحمەتی خوای لێبێ لە فتح الباری لە مجلدی 6 لاپەڕی 567 دەفەرمێ دلت هذه القصة على أن الفطنة والفهم موهبة من الله لا تتعلق بكبر السن ولا صغره دەفەرمێ بیرتیژی و جوان تێگەیشتن لە بابەت هەدیەی خوایە الله سبحانه وتعالى دەیدا بە هەندێک کەس وەکو هەدیە پەیوەندی بەوەوە نییە تەمەنت کەمەیان زۆرە دەکرێت باوکێک تەمەنی 70 ساڵ بێ کوڕەکەی تەمەنی 25 ساڵ بێ ئەوەی ئەم کوڕە بیرتیژی بۆ شتێکەکەی ئەو باوکە بۆی نەچۆ بۆ هەموو تەمەنەوە ئەوە زۆر ئاساییە ئەوە مەوهیبەیەکە هەدیەیەکە خوای پەروەردگار دەیدا بە هەندێک کەس بۆیە ئەم سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ قورئان شاهیدی بۆ دەدا فەفەهەمناها خوا بۆ خۆی تێگەیاند
دیسان ئەو دەرسەمان پێدەڵە خوای گەورە ئەگە بیری ڕووناک کردی عەقڵت بەشت شکان نەڵێ هی خۆمە بڵێ هی ئەڵڵایە ئەوە دیاری خوایە بۆ ئەوەیەتی بە چاکە بەکاری بێنم خەڵکی پێ لە مەینەتی و گرفت ڕزگارکەم. خوای گەورە لە سوورەتی ئەلەنبیا لە سوورەتی پێغەمبەران لە ئاەتی 78 بۆ 79 دا دەفەرمێ وداود وسليمان إذ يحكمان في الحرث إذ نفشت فيه غنم القوم وكنا لحكمهم شاهدين ففهمناها سليمان وكلا آتينا حكما وعلما. أما قرآن سورتي پیغمبران سورتي الأنبياء آياتي 78 و 79 دفرمي بسرهاتك ما خواي گەورە بۆ خۆی وەدەجارێتەوە. کابرایەک هەبوو مەڕدار بوو مەڕێکی یەکجار زۆری هەبوو چەند برایەک بوون بە یەکەوە مەڕێکی قەومی مەڕێکی زۆریان هەبوو شوانەکان شەو کەم تەرخەم بوون بینیان باخێکی گەورە لە هەندێک تەفسیرە دەفەرمێ باخی ترێ بووە هەموو هێشۆترێکی ئەوەندە وەختی بەرهەمێتی خاوەنەکەی ڕۆژە تایوەرە لە ناوی بدا بۆ شەوێ مافی خۆیەتی ڕوای استراحەت بکە شوانیش دەبێت لە شەوە زیاتر وریابێ ئەم شوانانە سەیریان کرد ئەم باخە کراوەتەوە ئەم هەموو ڕز و ترێ و جا و گژ و هەراو بەزمەی تێدا و ئەممە ڕەش برسیەتی و ڕانەمەڕێکی گەورەیە وەڵا ڕێک کردیانە باخی کابراوە ڕانەمەڕ دەستی کرد بە خواردن ئەوەی خواردی ئەوەی تری شێلا داری هەمووی شکاندەوە خاوەن باخ کە ژیانی هەمووی لەسەر ئەو باخەیە خۆی ماڵ و منداڵی بەوە دەژین با خاتۆتە بەر هەموو وەختی ترێڕنینە سیرەکە یەکشت نەماوە بەڵام پیاوێکی وەکو جەنابتان ژیر و عاقڵ ڕای نەکرد مزەلەکەی لە شانکا بڵێ ئەوە چێ بوو بیکوژم نە چاور دەکەمەوە با بەڵگەم پێ بچێ وڵا چێ بوو چێ نەبوو مەڕی چێم لاوە بوو ساغ بەوە کە مەڕی ماڵی فڵان کەسە شوانەکانی ئەوانن ئەم کەتنیان کردووە هیچ خۆی تێک نەدا بە گژیانانە چوو خزمەتی نەپسڕان چوو لای داود پێغەمبەر سەلامی خوای لەسەرش کاتی لێکردن عەرزم کردن داود پێغەمبەر وەکو پێغەمبەری خوا بووە حاکمیش بووە فەرماندەی سەربازیش بووە و زرێشی دروست کردووە پێغەمبەرانی بەنو ئیسرائیل هەموو ئەو کارانەیان کردووە بەڵێ چوون و حەزەتی داود کە بابەتەکەی لە هەردووچیان گوێڕاگرت و هیچیان ئینکاریان نەکرد شوانەکان وتیان بەڵێ وەڵڵا نەفەشەت یعنی لە شەودا بەڵێ کارەکە لە شەودا کراوە چوین ئەو ترێمان ئاوا لێ کرد و ئیتر قەزیەکە قەومە ئەوەی تریشانوەتی جەنابەت چی فەرمووی شەرعی خوا چی فەرمێ لەسەر سەرم فەرمووی مەڕەکە چون تەماشایان کرد لیژنەی هەڵسەنگاندن زەرەر و زیانێکی یەکجار زۆر کەوتووە باقێکی گەورە چەند ساڵە خزمەت دەکرێ وێران کراوە کابرا هاتوتەوە سەر هیچ فەرمووی کاکە ڕێک مەڕەکە تەسلیمی ئەم خاوەن باخەکە ئێتر بڕۆتەوە ئەوە قەرەبووی زەرەرەکەتە وتی قوربان ملکەچم یان نابێ بچێ حزوری شەرعیان دەبێ بڵێ ملکەج بی هەردووشیان بە ملکەچی هاتنە دەرەوە سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە کوڕی حەزەتی داودە لێرەشدا ڕەئیەکی تایبەتی هەبوو فەفەهەمناها خوا ئەو بیرتیژێدا بوو بە سولەیمان بەو منداڵیە دیسان چەوە خزمەت بابی باوە گیان دەستەکانت ماز دەکەم دیسان بێ ئەدەبی نەبێت لە خزمەتتا دەتوانم منیش لەم مەسەلەیەدا قسەیە بکەم فەرمووی بەڵێ کوڕم دیسان عەرزم کردن چەند خۆشە باوکیش ئاوا ڕێز لە کوڕەکەی بگرێ ئەگە کوڕ زانی گوێی بۆ دەگری و بەدەمی ناچێ شێولەی تووڕە نابی بەخوا ئەویش پەنا بۆ خەڵک نابە ئەویش دەبێتە هاوڕێت یەکەم کەس دەردی دڵی خۆی بۆ تۆ دەکاتەوە ئەگە بەهرەیەک پێ بێ لە ماڵەوە نامرێ ئەزانێ باوکو دایکی گوێی لێ دەگرن منداڵەکانی زۆرێک لە ئێمە بەهرەیان پێیە بەس ئێمە گوێمان بۆ نەگرتوون بۆیە بەهرەکانیان مردن بە شەرم کوشتمانن سولەیمان قسەی خۆی دەکە دەفەرمێ باوەجان بۆ شتێکیکە نەکەین ئەم مەڕە من ڕەئیم وایە بیدەین بە خاوەنی ئەم باخە خوریەکەی بڕنێتەوە خوریە و کاتە پارەی زۆری کردووە شیرەکەی بخوا بەچکەکانی ئەم ساڵ لەدایک بوون هەمووی بۆ خۆی بێ سەرمەڕەکان بۆ 1000 سەرمەڕە بمێنێتەوە لای ئەم پیاوە خاوەن باخە بێ سوود لە بەرهەمەکانی وەرگێ شێڵگەکەش بدەین بە خاوەنی ئەم مەڕە خزمەتی بکە دارەکان بنێژێتەوە باخەکە چاکاتەوە حتا باخەکەەوە خۆی لێرێتەوە ساڵی ئایندە ترێ دێتەوە بەرهام وەکو خۆی لێرێتەوە ئەمیش لەم ماوەیەدا ئەوەندەی شیر و دۆ و ماست و کەرە و خوری و بەچکەمەڕ خواردووە قەرەبووی ئەو ڕزەی ئەم ساڵی کردوێتەوە وایە نە داود ڕاوەستەوە وەڵڵا شتێکی جوانە فعلا ئەو کاتە باوەجان ئەم دەبێتەوە خاوەن مەڕی خۆی ئەویش دەبێتەوە خاوەن باخی خۆی ئێستا ئەم حکمەی جەنابەت کردوتە زۆر جوانە بەس ئەو کابرای هەتا فەوتا مەڕەکەی لە دەست چوو ئەمیش بەو خوا فێری باغداریە ئاخر باغدار مەڕداری پێ ناکرێت ساڵی چکەنا بە هەموو مەڕەکە دەفەوتێنێ دوو ماڵ فەوتان بەس بەو شێوەیە تر هەردوو ماڵەکەمان لە فەوتان ڕزگار کرد کابراژ مەخدور نەبوو حەقی قەرەبووی خۆی وەرگرتەوە بەڕاستی خوا دەفەرمێ حکمێکی جوان بوو هەردووکیشیان وەکوڵەن ئاتەینا حوکمەن وعیلما داودیش هەتا بڵێ زانا بووە پێغەمبەری پایەبەرزی پەروەردگار بووە زۆر بەڕێز بۆ لای خوا و لای خەڵک حکمەکانی زۆر جوان بوون بەڵام هیچیە جوانتر بوو لێرەدا ئەوەی سولەیمان باشتر پێکای بۆیە دەفەرمێت لە دادگای شەرعیدا
دەکرێت بۆ چوونە جوانەکان دەرببڕدرێن بەڵام بە ئەو پەڕی ئەدەبەوە ئەمە ئیبن حەجەر ڕەحمەتی خوا لێ بێ لە فەتح الباریدا فەرمووی مەوهیبەیەکە دیاریەکە و خوا دەیدا بە هەر کەسێک کە بیەوێ و قازانجی میلەت بەکاری بێنێ. دەرسی حەوتەم حکمی حاکم حەڵاڵ حەرام ناکا، حەرام حەڵاڵ ناکا. ئێستا ئەو ژنەکە داوت پێیوت بەڵێ مەحکەمە بڕیاریدا ئەم منداڵە هی تۆیە، ئایا پێی حەڵاڵ دەبوو هەتا داگیرکاری منداڵێک دەبوو بە تاوان. کەواتە جەنابەت ئەگەر ئیشێکت هەبوو چوویتە دادوەر نابێ بڵێ وەڵا حاکم بڕیاری بۆدام تازە تەواو تۆ خۆت دەناسی کە حەقن نییە. یان شەرع دەچێت لیژنەی فتووە ئەو مامۆستا بەڕێزانی کە مامۆستای مامۆستاکانی من دانیشتم تۆ قسەی خۆت دەکەی بڵێ وەڵا لیژنەی فتووە کاکە بڕیاری بۆدا وتی وەڵا حەقی تۆیە تۆ خۆت دەناسی لە ناخەوەکەوانیە. هەزار لیژنەی فتووە بڕیارت بۆ بدا حەرام حەڵاڵ نابێ. بەڵگەمان چیە؟ بەڵگەمان حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوخاری بە ژمارە فەرموودەی 6967 لە صحیحە هێناوێتی سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی ئینەما ئەنا بەشەڕ خەڵکی نەبزانن منیش وەکو ئێوە مرۆڤم. ئینەما ئەنا بەشەڕ یوحا ئیلەیە لە ئایەتەکە دەفەرمێ من لەجگەڵ ئێوە جیاوازیم ئەوەیە من وەحیم بۆ دێ ئێوە بۆتان نایە بەڵام کە دانیشتم وەکو دادوەر لە ناوەتاندا من بەشەرێکم وەکو ئێوە وەکو هەر حاکمێک. وإنكم تختصمون إلي إيوه بوشيشكاني روجانة عندنا لاي بيغنبري خوا ولعل بعضكم أن يكون ألحن يعني أعلم بحجته من بعض إيواتان هي دمي هراشة زور وريايا قسزانة علي ديوار يك دخا واقصد هوانيتوا أو اندبلغ كان بالجواني دخات برتاو من كبيغنبري خوام وكو دادور دانشتم لوي نق وكو بيغنبر بأمري خوا بوحي قسناكم باجتهاد قسدكم والله بالرياضة دم حقيتويا فأخضي له بنحو ما أسمع من جملة بلغكايا أو إيش بلغكاني وابجواني هوني وتوا أو برامبرش فقير بياوكي دمردوه نازن دفاع على حق خوي بكان نازن بلغكان أو بجواني بخاتا رو من بويك جوام ليبوا على ما أسمعوا أو يك جوام ليبوا أم حديث أبو حاكم كان دله حاكم ده بالريال لسر بلغبدا نقبل والله بو خم دزانم ولا هاتي ود الناس متوشفتيكي وكاتي خوشي لفلان شو حاكم وناخوا على ما أسمعوا أو جملة أو بلغة دعواتكم بوي ابن عثيمين رحمة الله عليه لشرح رياض الصالحين لمجلد يقل لا بريبيان صونا ونوداد فرمي أجر حاكم بو خوي أجاي لمسألة يكبو حاكم أجاي لي أبو جنابة بارد دعوة فلانكس لدو كان كي جنابة حاكم برادر تابو أجاي لي أبو توم مليون دينار دابا فلانكس نسلاو نبو أي الشاهدة والله دعاء كابرا إنكاري كرتي والله بارم لهني كاك قرزاري تونيم يوي شاهد حاكم بو خويتي دا شون بردمي حاكم لوي دا نابي حكم بدا أبي بالله بقربان تام أم أي حالي حاكم يشي تري كان برون بدادقا يشترش كات كان من خوم لوي دا من بشاهد والله من أقام ليتي بس نابي بالله والله لبرت شاي خوم بوي كبو خوم أقام ليتي حكم دادم ليردا حاكم ناتواني حكم بدا أبي أم حكم النقلي دادقا يشي تركا حاكم بروا وكو هاولاتيك لوي الشاهدي بدا تشي بيني وبساي خوي تشي جوالي أبوا أم زادبته والشاهد لوي حاكم نابي بعلمي خوي أبي بما أسمعوا أو جملة وهي في غمرة صلى الله عليه وسلم فهموا جملة بلغي فلان كذب زور بقوة بو بخوار راستي شينك دوا داد جاي خلطان أو دلي خوش نبي كمن حكم بو دابل بيغمبري خوا بي وتمحاكم بي وتمحقي تويا فمن قضيت له بحق أخيه أجداد قصه يكدو ما في براكة دابته فإنما أقطع له قطعة من النار أو براستي يكبر قرم خصنا مالك يوا كواتە دڵت خۆش نەبێ بڵێ وەڵا لە محکەمە بردمەوە خۆشت چاک دەزانی وانە ئەوە یەک پارچە ئاگری دنیا و دواڕۆژ هاتە ماڵەکەتەوە نەڵێ لیژنەی فتووە مامۆستاکانم بەخوا چاک خەڵەتان فەقیرە وەڵا بڕوایان پێکردم نانا فێڵت لە خۆت کرد ئەمە دەرسە چاولێ ئەم حەدیسە چەند دەرسی تێدا بوو هەر ئەم حەدیسەی داود و سولەیمان بۆ پارێزەرەکانیشە ئەی مەحامێ بەڕێزەکان پارێزەرە بەڕێزەکان نابێ بڵێ من مهمە ئەوەندە پارە وەرگرم و فڵان قەزیە بەرمەوە أبي يقينت هبه براي باريزرم خشكي باريزرم أجر محامات دكي يقينت هبه أو كسيتو بكري قرتي أبي ونوري أبي حقا رق حقيتي بلام ناتو أنا دفاع على حقي خويبك تو خير الدقا برا بارج ورقرا برو حقي بورقرا بلام لا أول وزاني وتقزيك أنا حقو أمنا الرواية وما في خلق دخوا بس بڵێ پارەی چاکم دەیە بزانت چۆن لە ناوی دەبم و چۆن دەیشکێن و بەسەر محامێکی ئەوازاڵ دەبم بەخوا ئەوە پارەیەکە بەقەدەر ئەو تاوانبارە تۆش تاوانباری بۆیە کاری محاماتی زۆر خەتەرە ئەبێ یەقینت هەبێ ئەو کەسەی تۆ محامی بۆ دەکەی محاماتی بۆ دەکەی بەرگری لێ دەکەی و پارێزی لێ دەکەی ئەو کەسە ڕێک لەسەر حەقا
زانیت لەسەر ناحەقە بێدە دۆسێکە بکشیتەوە ئەینا پارت ماڵەکەت حرام دەبێت کەواتە دەرسی حوتەم پێی وتین حکمی حاکم حکمی شەرع و لیژنەی فتووە حرامت بۆ حەڵاڵ ناکە ئەبێ هەمیشە لە خۆت بپرسی ئەوە لە قیامەتە لە دنیادا ئاگرێکت خستە ماڵی خۆتەوە حەوت دەرسمان وەرگرت لەم شەویشدا لە خزمەت ئەو تاکە فەرموودەیەدا بەڵام دەرسێکی زۆر زۆر گەورە ماوە کاتمان نەماوە ئینشاء الله جەنابتان ئامادە بن لە دەرسی داهاتوودا دەرسی هەشتەمیش باز دەکەین لەم حەدیسەدا چه حکمێکی تر وەردەگیرێ بۆ دنیامان بۆ ژیانێکی بەختەوەرمان خوای پەروەردگار هەمیشە ئاوا لە ماڵی خۆیدا کە کۆی کردوینەوە لە خزمەت قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا بین صلی الله عليه وسلم یا ربی خوا ئاوا لە بەهەشتی بەرینی شابەیەکەوە کۆمان کەیتەوە وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته